هەر لە ئەنجومەنی وەزارەت لە چوارچێوەی ئەو بیرکردنەوەی کە بۆی ڕێگە لەو نەزیفە نیشتیمانیە بگرین ئێمەوامان ناوە ڕێ بگرین لەوەی کە کوڕوکچی وڵاتی ئێمە بڕارە دەرەوە بخێنین لەخوا بەزیابی زانکۆکانی ئێمە کەفاءەت و تااقات و توانای باشی تێدایە لە مامۆستا لە پرۆفیسۆر لە یاریدەری پرۆفیسۆر لە دکتۆرا لەو هەموو ئەوانە ناتوانانی بەشێکی زۆری ئەو حاجاتانەی ناو زانکۆکانی خۆمان کە زانکۆکانی ئێمە پێویستی پێی پێیان بگەێنین لەو چوارچێوەیەدا ئێمە ئەم جارەیان نزیکەی زیاتر لە 5,000 ئەلان کرا بەڵام دەتوانم بڵێم نزیکی 5,600 تا 700 کورسیمان دابین کردووە بۆ ئەم مەرحەلەیە بۆ ئەم قۆناغا و لە قۆناغەکانی داهاتوودا ئەم پرۆژەی شەڵات درێژەی دەبێت پێمان وایە گە بکرێت فریا بکەینەوە وڵاتەکەمان لە ئەمن و ئاسایشە بێ دەتوانین لە مانگی نۆ جارێکی تر ئەم پرۆژەیە درێژە پێ بدەین و بیکەینەوە بە شێوەیەکی گشتی پرۆژە کەوتە سەرپێکۆی و دەیکەینەوە و بەردەوامی پێدەین ئەم قۆناغیان تازە فریا و ناکەین کورسەکان زیادکەن سبێن امتحانەکان دەست پێکات تاقیکردنەوەی دەست پێکە بەڵام بە دڵنیایەوە لە ماوەکانی داهاتوو ئەتوانین ئەوە درێژە پێ بدەین و پرۆژەیە بکەیتە پرۆژەیە کە تێری هەموو پێداویستەکانی ئەکادیمی وڵاتی خۆمان بکات.